إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وحبيبنا محمدًا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. عباد الله، أوصيكم بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين. قال الله جلت كلمته: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، مسلمانانی برز إيمان دارانی خوشویست، هێشتا باسی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، بۆ ئەوەی زیاتر ئەم خۆشەویستەمان بناسین، بۆ ئەوەی زیاتر یادی بکەین، بۆ ئەوەی زیاتر ئیطاعی بکەین، بۆ ئەوەی زیاتر دیفاعی لێ بکەین. لەم وتارەدا بە ئیزنی خوای رب العالمین باسی دیفاعکردن لە پێغەمبەرەکەین عليه الصلاة والسلام. هەرچەندە پێغەمبەرێک لەو ڕۆژەی لە ماڵی خۆی دەرچوو لە مەکەی مکەڕەمە چلچەکداری بەهێز و پاڵەوان لە دەورەی ماڵیان محاصەرەیان کردبوو بۆ ئەوەی دەرنەچێ. اینجا خدای رب العالمین وعدی دابوو دەری بچوێنێ، فەرمی: وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون. دانیشتبوون ئەوانەی کە چبوون موامەڕەی لێ بکەن، دەیان گوتەوە محەممەدە و باز دەکا کە دینەکەی دەچێتە عێراق و ئوردن و دەپەڕێتەوە لە بۆ ئەو پەڕی دنیا، بەڵام ئەوڕۆ لە بەردەستیمە دەرناچێ و دەیکوژین. وەڵامی دانەوە و فەرمووی: بەڵێ منم وا دەڵێم، بەڵام سبحان الله کاری خوای گەورە بوو گوێیان لێ نەبوو. پێغەمبەر دەرچوو عليه الصلاة والسلام. ئەبوو جەهل هاتە دەرەوە، گوتی: کوا محەممەدتان چ لێ کرد؟ گوتیان: چاوەڕێ دەکەن لە ژوورەوەی هەر بێتە دەرەوە دەیکوژین. دوور لە ڕووی هەموو لایەک کاتێک نعلەی خۆی دەینیتە دەرەوە لە سەریان دەدا، دەڵێ: قورتان بەسەر، بەناو ئێوەدا ڕۆیشت و ئاگاتان لێ نەبوو دەرچوو. خۆ خدای گەورە وعدی داوە پێغەمبەری خوا بپارێزی: والله يعصمك من الناس. ئافرەتێکی محامیەی سویدی کاتێک ژیانی پێغەمبەری خوێندەوە عليه الصلاة والسلام، کاتێک دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مغیرەی کوڕی شوعبە و حیمایە شەخسیەکانی خۆی فەرموو: بڕۆنە ماڵەوە. چیان بۆ بچین یا رسول الله، مەگەر ئێمە حیمایە شەخسی جەنابەت نین؟ فەرمووی: خدای گەورە وعدی داوە حیمایەتی و پارێزراویم لۆ دابین بکە، کەواتە پێویستم بە ئێوە نییە. ئەو ئافرەتە دەڵێ: واللهی ئەگەر ئەو کەسە حاشا والعیاذ بالله درۆ لەگەر هەموو کەسێک بکە، چۆن ئەمنیەتی خۆ ڕوحی خۆی دێخیتە خەتەر، خۆ درۆی لەگەر خۆی ناکە. دەڵێ: ئەشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله. عقلی سەلیم پاڵ بە ئینسانەوە دەنێ کە ئیمان بە محەممەد المستەفا بینی صلی الله عليه وسلم، وە خۆشی بوێ وە دیفاعیشی لێ بکە. بەڕێزانم، خدای گەورە لەبارەی دیفاع لە پێغەمبەری خۆی فەرمی: ئینا کەفەیناکە المستهزئین. ئەمە بەستین لۆ ئەو کەسانەی کە بیانێ زمانیان خوار بجوولێنن بەرەو پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەرامبەر خوای گەورە، ئەوجا بەرامبەر پێغەمبەر، ئەوجا بەرامبەر قورئان، ئەوجا بەرامبەر ئیسلام. هەر یەکێک لەوانە ئیستیهزاء و ئیستیهانە و سوخریە و گەمە و گاڵتەی والعیاذ بالله پێ بکرێ بە هەر شێوەیەک لە شێوەکان، ئەوە ئەو ئینسانە لە دینی خوای گەورە دەردەچێ و خوێنی حەڵال دەبێ لە بۆ حاکمی مسلمانان کە خوێنی بڕێژێ، ئەگەر حاکمێکی عادل هەبێ. خوا پەناماندا یا ڕەبی. بەڕێزانم، خدای گەورە فەرمیەتی: كتب الله لأغلبن أنا ورسلي إن الله قوي عزيز. خەمتان نەبێ، خدا پێغەمبەری خۆی بەسەر دێخی، ئەفەرمێ ئەمری من هەر بەسەر دەکەوێ و ئەمری ئەو پێغەمبەرەش صلی الله عليه وسلم، سنەتەکەی هەر سەر دەکەوێ، دینەکە و شەریعەتەکە و ئەو قورئانەی بۆی هاتووە هەر سەر دەکەوێ. بەڵام مهم ئەوێ چێ پشتگیری دەکا، چێ پشتگیری ناکە. تەشبیه نەبی یەکێک بە ئێوە بڵێ: من ئەو بینایە دەڕوخێنم، بێمنەتم، هەموو شتێکم هەیە، ولله المثل الأعلى. بەڵام بزانم وەکو تاقیکردنەوە چێ دەستباری دەگری لە بۆ تێکدانی ئێرە و لە بۆ دروستکردنەوەی. طبعا ئەوانە ناجع دەبن کە دەستباری دەگرن، ئەوانە ڕاسب دەبن و دەکەون کە ئاوری لێ نادنەوە. ئەو دینەش هەر سەر دەکەوێ، پێش ئێمە سەرکەوتووە، لە زەمەنی ئێمەدا دین وها ضعیف بووە و هەر سەر دەکەوێتەوە جارێکی دیکە. بەڵام مهمەوێ چیمان کرد بۆ ئەو دینە، چ
چیتان کرد بۆ ئەو دینا چێ شتێکی تەقدیم کرد چێ شتێکی پێشکەش کردووە پێغەمبەری مەسەڵ الله عليه وسلم بەبیر هەموو لایەک دینمەوە هێندێک لە عولەما ئەفەرمون گەورەترین معجیزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پاش قورئانی پیرۆز ئەخلاقە بەرزەکەیەتی کە خوای گەورە فەرمیەتی وئینەکە لەعەلا خولوق عەظیم کەواتە گەورەترین معجیزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای هەندێک لە عولەمان پاشی قورئانی پیرۆز ئەو ئەخلاقە بەرزێتی هێندێک ئەفەرمون ئەو صدق و ڕاستگۆیەتی هێندێک ئەفەرمون احترامی عهد و وعدەکانیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هێندێک دەڵێن ئەو پێغەمبەرە قەرڕە قەواعد النەظافە هەموو یاساکانی پاک و خاوێنی دانان لەوەی ڕابە دیار دەکەوێت کە پێغەمبەری خوایە سەڵات و سەلامی بێژمار لەسەر جانی پاش ئەو پێغەمبەرە عەلەیه السەڵات وسەلام مستەشریقەکی ئینگلیزی هەیە پێی دەرێن سمیت هەندێک جا قسەی ئەوانەش دینینەوە لەبەرەوەی خۆش نییە هەر قسەی یار و یاوەران و ئەوانەی دەوروبەری گەورەکانمان بێنینەوە دەڵێن والفضل ما شهدت به الأعداء ئەگەر دژمن شاهدیت لێ بداوە ئەو پەڕی مهمیە أو مستشرق إنجليزي كان مسلمانين ضل ما نسب إليه أصحابه معجزات لم يأتها أي برهان أقطع منه ضل تماشي جياني هم أصحابه كان بكا روجك للروجان شتيتشان لبو پیغمبر بحث نكر وكا پیغمبر نيبوبي صلى الله عليه وسلم نان فرمو فلان معجزي هي نيبوبي انقل تماشا بكني كسي شي زور خوشويس حاشا لروي جماعة قاعدة يكسر كديك دروي بودك دل زعر شاك أو هابو بلام لجياني أصحاب التابعين حتى استشنا قردابي كسل إما آمادن يشتيش لباري پیغمبر صلى الله عليه وسلم بامد حيش به كبيغمبر نيكل صلى الله عليه وسلم يعني معجزة شي نبو بي كستان بيني وبدرو بلي پیغمبر صلى الله عليه وسلم أو هاي كتشتيش باش بلي بو پیغمبر صلى الله عليه وسلم نخير ما آمادنين وبيغمبرش محتاجي أوني وزور لو جورترش خدا بيداوا كإما مدحي بكين دروي بو بكين حاشا والعياذ بالله باشا باسكر أو همو باسكر ني پیغمبر صلى الله عليه وسلم همو صالح ولا همو مولود ولا همو ياد كانوا لا همو شوين كانوا لا همو كعت كانوا لو همو كتابة استفاديتيا ناسيني قدوي خود بيشواي خود بوي تساوي لبكي جياني خزانداري لجيان لو روجي لدايك دبي لو روجي آفرت حاملة دايك حاملة حتى أو روجي إنسان دەچێتە ناو قبر و دەیشێرنەوە هەمووی چاو لە پێغمبەرەکەی عەلەیه السەڵات وەسەلام ئەگەر ژیانی شارەزانەبی نازانی چاوی لێ بکەی ئەوە یەک دووهەم حتى أكون أحب إليه من ولده ووالده والناس أجمعين پیغمبر فرمی صلی الله علیه و سلم لا یؤمن أحدكم کەس لەوێ ئیمانی تەواو تامنی خۆشترنەوەی لە ئەولادی خۆی لە منداڵی خۆی لە جگەرگۆشەی خۆی لە باوکی خۆی لە دایکی خۆی لە هەموو خەڵکی خۆشترنەوێم حەزرەتی عومەر فەرمووی یا رسول الله صلی الله علیه و سلم وەڵڵاهی لە خۆم خۆشتر ناوێن فەرمی عومەر ئیمانت تەواو نییە إمام عمر خۆ لە گوترە ناڵێ دەچێتەوە معرف فکر دەکاتەوە خوای گەورە فەرمێ پێغەمبەر ئەولاترە لە نەفسی خۆتان ئەگەر پێغەمبەر نەبا ئێوە چین ئەگەر بەلاغی تەبلیغی پێغەمبەر نەگەیشت با ئێمە عەلەیهی سەڵات وسەلام ئێمە چی بووین ئێستا لەکوێ بووین لەکوێ دانیشت بووین لەکوێ کەوت بووین لە چ جەنگڵستانێک ئەژین لە چ نامرتاحیەک ئەژین کێمان ئەکوشت کێ ئەیکوشتین لەسەر چی ئەکوژداین هەر خوای گەورە نەبی کەسێک نازانی چمان بەسەردات بۆیە پێغەمبەرە أولى بالمؤمنين من أنفسهم لبو إيمان داران لنفسي خوان أولاد رو پیغمبر عليه الصلاة والسلام كخوشان به فرمي يا رسول الله بيرم كردو استلخم خوش تروي فرمي الآن يا عمر است إيمان التواوى برزانم محبة خوشويس طبعا هذا خوشويس نبي دفاعشنا خواهي يورا بس پیغمبر محمد صلى الله عليه وسلم فرمي من باسی پێغەمبەرانی پێشان بۆ تۆ ئەجێڕمەوەی پێغەمبەری خوا بۆی دڵ ثابت بێ لەسەر ئەو دینە ئەگەر باسی پێغەمبەرەکانی پێشا دڵی پێ ثابت ببێ ئەدی باسی سەید و گەورەی هەموو پێغەمبەران ئیمانی ئینسانی چەند پێ زیاد دەبێ وەکولا نەقص عەلەیکە من ئەنباء الرسل ما نثبت به فؤادك لسورة هود آية 120 خوای گەورە فەرمێ هەموو پێغەمبەرانەی کە لۆم باس کردی بۆ ئەوەی باسم کردووە دڵت زیاتر إيماني تدا زيجير ببي خواهي قوري إيماني هم ولايك مان زيجير بك يا أرحم الراحمين وبو أوش من دالكان من پیغمبريان خوش بوي عليه الصلاة والسلام زار دانشن كرتتي روشي مواقف جياني پیغمبر صلى الله عليه وسلم بجيرنوا كاتك پیغمبر عليه الصلاة والسلام من دالي لسر شاني خوي دادنا ومن دالي خلشي نكري خو أولادو نوي خوي لسر بشتي خو دانا بي ولا باوشي كربي أولادي خلشي شي هنا وپیغمبر صلى الله عليه وسلم تريان كردو فروي نيقرن حتى تواو دبي يعني من ذلك تكوكين خوي جدانك كردوتو حتى دور للروي همولاك تاميزي بيدا كردو پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي راوستن استطب سلمان دويتي خراب ترين شد لبو كل يكاني إنسان وقرسي لكان أوي لكاتي ميز كردن ليتيك بدي بويا پیغمبرش صلى الله عليه وسلم
بەو شێوەیە نەک هەر ئەوە تعزیەی مردنی بلبولێکی لە عومەیر کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو سەحابە ڕاوەستان فەرمی ڕاوەستن بلبلەکەی مردووە عومەیر با بچم سەرخۆشی لێ کردەوە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام فەرمووی ئێوە نازانن ئەسحابەکان نازان نوغەیر مردووە لەبەرەوەی بلبولێکی هەبوو پێغەمبەر ناوی لێ نابوو لەسەر ناوی عومەیری کردبوویە نوغەیر کاتێک وەفات کاتێک لێی مرد پێغەمبەر صلی الله علیه وسلم دیتی کە عاجز بووە لەلای ڕاوەستا و دڵی داوە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هێندە احتیمامی بە منداڵێکی چکۆکە دەدا ئەمن لە مزگەوتێ هەموو جارێ گەر احتیمام بە گەنجەکان دەمام حاجەکان لێم تووڕە دەبن دەڵێ مامۆستا بەسی گەنجانە ئیمە نییە ئەوڕمان لە نادەتەوە ئەوە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم میزانی ڕاگرتووە ماڵی خۆی منداڵ گەورە بچووک پیرەژن پیرەمێر احترامی هەموو لایەکی گرتووە بێجگەلەوەش ئەو هەموو وەفدانەی هاتوون بێجگەلەوەی پیاوی دەوڵەت بووە پیاوی یاسا بووە یاسای داناوە بە ئیزنی خوای رب العالمین و دەستورێکی بۆ داناون لەگەر جوولەکە و لەگەر نەسرانی و لەگەر هەموو ئەوانەی کە لە مەدینە ژیاون بۆیەش پێغەمبەر صلی الله علیه وسلم با جوان بناسرێ بۆی جوانمان خۆش بێ بۆی دیفاعیشی لێ بکەین حیوانات هەمووتان دەزانن کە دیفاع لە وشترێکی برسی دەکا پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەسحابەکانیش وا فێر ببوون بۆیە عەمری کوڕی عاس لێک لە مەعرەکەکان کاتێک ماوەیەکیان پێچوو ویستیان شتەکانی خۆیان تێکنێنەوە لەبەر ئەوەی بڕۆن لەو شوێنەوە الحەمدولله خدا نەسرەتی پێبەخشین بەڵام کاتێک ویستیان خێمەکەی عەمری کوڕی عاس خێمەی قیادەی خڕ بکەنەوە بینیان کۆترێک هێلانەی لەسەر خێمەکەی عەمری کوڕی عاس کردووە فەرمیان قوربان ئەوە کۆتر هێلانەی کردووە چی لێ بکەین فەرمووی لێگەڕێن با خێمەکە لێرە بووی ئێمە دەڕۆین لەبەر خاتری هێلانێک لەبەر خاتری کۆترێک خیمەیەک لەو کاتی گرانی و نەبوو نێژدا بەجێ هێشت لەو شوێنە بمینێ ئێمە ماڵی کۆترێکی نەرم تێک نادەین ئێمە ماڵی هیچ کەسێک کاول ناکەین ئەوانەی ماڵی ئێمە کاول دەکا خوا ماڵیان کاول کە بۆ خاتری عەظەمەت و گەورەی خۆی ئەگەر لایەقی هیدایەت نین ئایا مەدح بەسە لەو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبینین مجموعەیەک دادەنیش لەسەر تەلەڤیزیۆنی و هەندێک شتی کوردەواری دادەنێن و جەمەدانێکی بڕێشی جوان و قاقاتێکی کوردی جوان و دادەن و دەفەیەکی دینن لە نیوەی شەوێ 2 ساعات 1 ساعت 2 ساعت ئەوە چێ مەدحی پێغەمبەری دەکەن صلی الله علیه وسلم بەڕێزانم شتێکی زۆر باشە دەست خۆش بەڵام ئەگەر کەسێک بابێکی زۆر عالم و زۆر ڕێک و پێشی هەبی هەموو ڕۆژێ دانیشی 100 ساڵی هەر برێ بابی من پیاوەکی ئەو هابوو بابی من پیاوەکی ئەو هابوو بەڵام بەخۆی هیچی تێدا نەبی ئەوە بۆ چییە چی استیفادەی هەیە ئەگەر کەسێک بەردەستی دکتۆرێکی زۆر زیرەک و شارەزا بێ 30 ساڵ لە خزمەتی دابی بچێتە سەر کورسەکەی داعشی بڵێ دکتۆری من ئەو هایە و ئەو ئەگەر شتێکی لێ فێر نەبوو بی نەزانی بە کەسێکی بڵێ ئەو حەبەی بخۆ نەزانی بە کەسێکی بڵێ ئەوە عیلاجی تر بۆ چییە ئەتۆ 30 ساڵ لە خزمەتی مەدحی پێغەمبەر بی صلی الله علیه وسلم ئەگەر لەو پێغەمبەرە فێری شتێک نەبی بە خۆشت ئەخلاقێکی جوانت هەبی ئیتیباعی و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم مەدح بۆ چیە بە تاقی تەنیا بۆ چێ گەر تەطبیقی شریعەتی پێغەمبەر نەکەی صلی الله علیه وسلم تەطبیق ئەساسە هەروەها خەتەری گوێڕانە نەگرتن لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم خەتەرەکەی چییە خوای گەورە فەرمێ فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة حەزەریان بدە ئەی محەممەد صلی الله علیه وسلم یعنی بیان ترسێنە لەوەی ئەگەر گوێڕایڵی ئەو پێغەمبەرە نەکەن و بەدوایدا نەکەون فتنەیان لەناو دروست دەبێت هەزارها فتنە والله الذي لا إله غيره هەر فتنەیەک لە شەرق و لە غەرب هەیە لەبەر ئەوێ لەسەر ڕێی پێغەمبەر لامانداوە عەلەیهی الصلاة والسلام چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم مایەی ئەمن و ئەمان و خۆشی سەعادەتی دنیا و قیامەتە ئەوە عەقیدە و بیر و باوەڕە لە کنی ئیماندارە لەناو عایلی خۆ تەماشەکەی هەتا لەسەر ڕێی پێغەمبەر ئەڕۆی عەلەیهی الصلاة والسلام هیچ مشکلەیەکت نابێت بەڵام کە لاتدا ئیتر فتنە دەست پێکە خوای گەورە فەرمی لە دوو ئەوەش عەذابێکی گەورەتان بۆ هەیە یعنی سیرکە کێ لە شوهەدای ئوحود گەورەترا کێ لە ئەسحابەی پێغەمبەر گەورەترا عەلەیهی الصلاة والسلام پاش پێغەمبەران بەڕێزانم ئەوجا لە غەزای ئوحود لادانێکی کەم لە فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم لایەندا بەس لە گردەکەی هاتنە خوارێ 70 شەهید و ئەو نەکسە گەورەی و برینداربوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەو هەموو نەخۆشیە بەسەر ئەو بەڕێزانە داهات کە دائیم لە دەورەی پێغەمبەر ئەچوونەوە هاتن عەلەیهی الصلاة والسلام ئەوان زەرەریان کرد دەبی ئێمە چەندە زەرەر بکەین چەندە دوورترکەویەوە هەندە دوو زەرەرت زیاترە لە جیاتی لە دەورەی ئەو شێخ و ئەو مەلا و ئەو عالم و ئەو پرۆفیسۆر و ئەو فەیلسوفەی بڕۆی لە دوو محەممەد المستەفای بڕۆ صلی الله علیه وسلم قسەی وی لە پاش قسەی خوای گەورە لە هەموو کەسێکی گەورەترە بەڕێزانم یەڵە با بزانین دیفاعکردن لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەچی دەبێت یەک
دووەم یەکەم خۆبەریکردن لە هەموو ئەو شتانەی کە بەرامبەر بەخراپە بەرامبەر پێغەمبەر دەکرێت عەلەیهی سەڵاتو وەسەلام. دوو ڕەتدانەوەی بە هەموو شێوێک ڕەتدێ و کەسانە بدەیەوە کە هەر بێئەدەبێک بەرامبەر پێغەمبەرەکەن عەلەیهی سەڵاتو وەسەلام لە هەر تەلەڤیزیۆنێک بی لە هەر شوێنێک بی بە فەیسبووکت بە فاکست کوڕە بە ڤایبەرت بە تەلەفۆنکردنت بە گیانت بە ڕوحت بە ماڵت بە منداڵت بە هەموو شتێک هەموو كاتك آمادي دفاع بلا پیغمبر عليه الصلاة والسلام بلان بحكمته وموعظته بناشرنا برزانم أصحابي پیغمبر صلى الله عليه وسلم هندا وكو شاعر ضلي بنوري عكسي محمد أو اندم منعكس ببون غريبي تازهاتو أيود أو پیغمبرستانا هتقول پیغمبرستانا ندزاني شيهان پیغمبر عليه الصلاة والسلام قلت لي زيري ندز ذكر همو زيري عنك پیغمبر صلى الله عليه وسلم كرد زيو همو كرد أنا زيو پیغمبر صلى الله عليه وسلم زلشي لبر كرد وكو پیغمبر ذكر صلى الله عليه وسلم بوي غريبي تازهاتو وفدكان دقران شيهان پیغمبر عليه الصلاة والسلام اوش بردي شوي لبر ندكر خولا خلشي زداب كاتوا لبر نيدهش كسي لبر هربستي پیغمبر عليه الصلاة والسلام بويا صحابة كان وكو اويا اللي هاد بو كابرايتي يتيم هات فرمي يا رسول الله دار خرمايك لسر ريقاي برجينكي منا كابرا نبيم دفروشي ندشم داتي نهيتم لقرناك معاملم لقرناك ابو دحدح فرموي باختيكم هي 600 دار خرماي تدا لبو او كسي بس او دار خرماي بدته كابراي چونك پیغمبر فرمي صلى الله عليه وسلم بانجي كر فرمي باخ دار خرمايك لبا هشت اخواي قورة داته 100 صالي سوارك لبني برو لبسي بري ناس تدري كابرني يقوريو ابو دعدا فرمي يا رسول الله من باختي خوم ددم اقرو دار خرماي لبون بي 600 دار خرماي كدابو هاتو بخزانه كي خوي فرمو برو دري فروشتم فرمي ابو دحدح ظالمه تزررناكي بياو شي عقلي فرمي بخسي پیغمبر اخوان كر صلى الله عليه وسلم للروايات هاتوا لمسند امام احمد هاتوا حديثا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم ابو دحدح اگرتو لفقيري خود لتساو خوي قورا هندي سخيبين لبرامبر يقدار خرما بو خوا 600 دار خرما بدي دبي خوي قورا چند دار خرما بدات لجاتي و 600 دار خرماي او زاش پیغمبر صلى الله عليه وسلم او نوع بياوانه لدوربون كبجيان بروح وبنفس وبنفيس لخدمتي بون ومردشن بيشي وفات بك قلت حزكم سرداني شي مقبر احد بكم شهداء احد شهيد كان غزاء احد لبروي كم زنق بو باشي بدر كخلقي ببيني لبينا خوي جور روحيان رجاو روحيان رويشتو خوينيان رجاو سريان براو كوتون لا شكان كوتون اثباتي او هان كردوك لا اله الا الله محمد رسول الله حقا پیغمبر صلى الله عليه وسلم تو سر شهداء احد وسر قبر كان راوستا فرموي السلام عليكم أهل الديار من المؤمنين والمسلمين أنتم السابقون وإنا إن شاء الله بكم لاحقون فرمي سلامي إخواتان لبي إيوة بيش برشيتان كردو بيش هموان كوتن إن شاء الله إيماش لقين بإيوة پیغمبر صلى الله عليه وسلم دعاي كردو قراوة دستي بقرياني كرد فرمي أن بودا قري يا رسول الله فرمي اشتقت إلى إخواني فرمي والله مشتاق براكاني خوم بينم فرمي كينا يا رسول الله ما قرم برانين فرمي أنتم أصحابي ايوه برادرن خوشويستن روحوا جانن بلان براي من أوانا الذين يؤمنون بي ولم يروني أوانا إيمانيان بمن هيو أمنيان نبينيو أوانا براي من الخوص قوانا مديدبانا ايوه براي وبيغمبرا صلى الله عليه وسلم أبو دحداح كوها فدائي به حمزة كمان يأو به فدائي بخويني خوي برجي أو زاب فرمي وأنا أصحابي من بلان إخوانو براي من أوانا كأورو كإيمانيان ببيغمبر هنا وصلى الله عليه وسلم رودك ما بيغمبر إخوة صلى الله عليه وسلم دلن بلي بيغمبر إخوة ايوه برايتوين او برايتون لشامي مبارك كسي زادو عاد بو شام كردو خويني بيرج نكاني شام درجه من دالي حفظ صالي من دالي بابوكي كتكوكا لبشتي خوي ببرين داري هل دقري ودقريه او برايتون يا رسول الله لسر دينا كيتو وعن ليدت لبورما اقريان تي برددري اقر لحناوي دايكو باوشان برددري هموشتي چان بران بردكري او براكاني اتونو ومستحق ببن ببرايتو خوايا ببرايو پیغمبر من دابني صلى الله عليه وسلم بل بتابعوا بمتبعي وبيغمبر من دابني عليه الصلاة والسلام برزان خوشويستانم او ابو نبذيق لباري بيغمبر صلى الله عليه وسلم ولباري دفاع كردن لبيغمبر عليه الصلاة والسلام اگر يمش دفاعنا كين خواهي يورا فرمي لا تنصروه فقد نصره الله خدا لما يجد سري خستيو بيغمبر صلى الله عليه وسلم ودينا كشي سردكوي هر امتك دفاع لقائدك انك خيري بيوانيا قورتين قائدش محمد المصطفى صلى الله عليه وسلم تيمان بيدر التاريخ حكامي عرب 600 مليون عرب لبيشتاوي ايوه الشام دكري كربا ايوه نمي نجيان تنبوتي دواي اوانا تيتان بيدلي ماذا سيقول التاريخ لكم بعد الغد تيتان بيدر التاريخ لو بياندلي خانوا الله والرسول خيانة كان لقر خواو بيغمبري خواكر بلان باش بزانن وما النصر الا من عند الله
نەسرەتش لە لای خوایە ئەگەر هات کەس ناتوانێ بەری لێ بگرێ ئەگەر پشتانەوێ بەڕێزانم سەرکەوتوو بین لەو دنیاە لە کوردستان سەرکەوتوو بین بەسەر خلافەکانمان بەسەر دز و گەندەڵەکان بەسەر دز و ماڵوێرانەکان بەسەر ئەوانەی دزی لە خوان دەکەن فێڵ لە ڕوحی خوان دەکەن برایەتی ناپارێزن دژمنایەتی ملەتی خوان دەکەن ئەگەر بتەوێت سەرکەوی دەبێ یەکشت بکەی ئین تەنصروا الله ينصركم ويثبت أقدامكم شریعەتی خوا تەطبیقکەن هەر کەس لە ماڵی خۆی دەست پێ بکە جیلێکی خاوین و دەستپاک پەروەردەکە نەک کوڕی منیش وەکو کوڕی ئەوەی عینی ئەو دزی کرد کوڕی منیش دز بێ یعنی هیچم نەکرد ئەگەر شریعەتی خوا لە ماڵی خۆمان سەر بێخین سەر دەکەوین و خدا پێیەکانیشمان ثابت دەکا کەواتە بەڕێزان و خۆشەویستانم سەرکەوتنی ئێمە لەگەر سەرهێخستنی خدا و پێغەمبەری خوایە خدا و پێغەمبەر هەر سەرکەوتون بەڵام بەشداری بکەن لەوەی شریعەتی خوای گەورە سەرکەوێ برادراتی ئینسانی ئەهلی حەق و دیندار و مسلمان و ڕازگۆ بکەین یا ربی خوایا بۆ خاتری عەظەمەت و گەورەی خۆتەوە بەر شەفاعەتی ئەو پێغەمبەران بێخی لەسەر حەوضی کەوتەری ئەو پێغەمبەرە ئاو بخۆینەوە بەهەشتمان بەبێ عەذابی بە قسمەتکەی شیفای نەخۆشەکانمان بدەی ئەو خوشکە بەڕێزەی کەوا سەفەری خارجی کردووە و جیرانی ئێمەیە یا ربی خوایا بۆ خاتری عەظەمەت و گەورەی خۆت شیفای بدەی یا ربی خوا شیفای نەخۆشی هەموو لایەکمان بدەی یا ربی خوا شیفای نەخۆشی ئەوانە بدەی کە داوایان کردووە و کە داوایان نەکردووە لە دڵیانە و حەزیان لێ خوای گەورە شیفای نەخۆشەکانیان بدا أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم استغفروه إنه هو الغفور الرحيم